ڕاهێنانی هاوڕەنگی. من هەوار جەمال، یاریدەری ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵی خاوەن پێویستی تایبەت. لێرەدا ئاشناتانەکەین بە چۆنێتی ئەنجامدانی ڕاهێنانی هاوڕەنگی بە چەند کەرەستەیەکی سادە. لە سەرەتادا پێویستە منداڵەکان فێری هاوڕەنگی بکەین کە بزانە ڕەنگەکان ئەوەی کە لێیەکە بیناسێتەوانێ، بە چەند کەرەستێکی سادە فێری بکەین بتوانێت ڕەنگەکان جیا بکاتەوانێ، دوایی بتوانێت بە ئاسانتر فێری ڕەنگەکانی تر بێ. لێرەدا چەند کەرەستێکی سادەمان هەیە کە زۆر بە ئاسانی لە ماڵەوە دەست ئەکەی و ئەتوانین دروستی بکەین بۆ ئەنجامدانی ئەو ڕاهێنانە. مناڵەکە فێر ئەکەین ئەمەی کە لە هەمان ڕەنگە بخاتە سەر ئەو ڕەنگە. پرتەقاڵێکە بۆ سەر پرتەقاڵی، زەردەکە بۆ سەر زەردەکە. لێرەدا بە چەند کەرەستێکی سادی تریش ئەم ڕاهێنانە ئاشناتانەکەین کە بتوانن دووبارەی بکەنەوانێ، کە زۆر بە ئاسانی لە هەموو شوێنەکە توانی ئەنجام بین. ئامانج لەم ڕاهێنانە فێرکردنی منداڵەکان و ناسینەوە ڕەنگەکانە بە هاوڕەنگی.